بەڵێ خۆشەویستان لە تەوری دووهەم بەردەوامی لەگەڵتاندا لەم تەورەدا کە ئەمڕۆ 25 چوارە ڕۆژی جیهانی خۆپاراستنە لە نەخۆشی مەلاریا کە بێگومان نەخۆشی مەلاریا نەخۆشیەکی جیهانیە و لە ساڵانی پێشوودا دەکرێت بڵێن کە زیاتر بەربڵاو بۆ بەڵام لە ئێستا خۆشبەختانە تا ڕادەیەک ئەم نەخۆشیە لە ناوچەکانی هەرمی کوردستان و عێراقدا کەم بۆتەوە وەکو ئەو سەرچێکم بۆم کردووە لە ناوچەی ئەفریقا لە کیشوەری ئەفریقا ئەم نەخۆشیە زیاتر بەربڵاوە و هەروەها پێکوتێش هەیە بۆ ئەم نەخۆشیە و چەندین دەرمانیش هەیە و لەم تەوەردا باز لەوە دەکەین بزانین مەلاریا چییە و هۆکارەکانی گواستنەوەی مەلاریا چییە لە ڕێگەی چ شتێکەوە ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە و تووشی مرۆڤ دەبێت و چارەسەرەکان چین و چۆن بتوانین خۆمان بپارێزین لەم نەخۆشیە کە بێگومان ئەمڕۆکە ڕۆژی پاراستنە لە نەخۆشی مەلاریا گفتوگۆی زیاتری ئەم نەخۆشیە دەکەین و قسە و باسی زیاتر و پرسیاری زیاتر دەکەین لە میوانەکەمان کە پسپۆڕی تەندروستی کۆمەڵە کە زۆر بەڕێز دکتۆر نەجمەدین حەسەن لە ستۆدیۆ لەگەڵماندایە زۆر بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس. بەخێر بێن. سپاس بۆ بیداری خۆشەویست. کام دکتۆر ئەمە لەوە دەست پێ بکەم بزانم نەخۆشی مەلاریا چییە و ئایا مەلاریا چەند جۆری هەیە؟ بەڵێ مەلاریا نەخۆشیی گواستراوەیە بەهۆی موشەخۆرەوە تۆفەیلی پاراسایت تووشی مرۆڤ ئەبێت ئەویش لە ڕێگەی نەقڵە بێت لە ڕێگەی مێشولەوە یەکەم جار مێشولێت تووشە بێت اینجا نەقلێکا بۆ ئینسان بەپێی توێژنەوە زانستیەکان بتر لە 2.5 ملیۆن ساڵە لەسەر گۆی زەوی مەلاریا هەیە. ئێستا بەپێی ئامارەکان 2022 249 ملیۆن مرۆڤ تووشی مەلاریا بووە لە هەموو جیهان 608 هەزاریان گیانی دەستداوە. مەلاریا لەوانە سانەوە زیاتریان لە کشوەری ئەفریقیا بوو وەکو باس کرد بدایەتی بەڵام لە وڵاتانی تریشا هەیە لە ئەفریقیا زیاتر لە 3 وڵاتای وڵاتەکانی تریش بەڵام زیاتر لە نایجیریا کۆنغۆ ئۆغەندا بەڵام لە ئەرتریا هەیە لە ئەسیوبیا هەیە لە وڵاتانی تریشا هەیە لە جنوبی شەرقی ئاسیا هەیە لە هندستان هەیە لە ئەفغانستان هەیە لە پاکستان هەیە لە شەرقی ئەوسەتا یان بە وڵاتانی کە بڵێن شەرقی ئەوسەط و شمالی ئەفریقیا کە دەبێت چۆ ئاماری بۆ هەیە تەنها لە 2 وڵات تقریبا ماوە بە تایبەتی لە یەمەن ماوە و هەندێک حاڵەتیش لە سعودیە. وڵاتەکانی تر ئەگەرتیایە بێت ساڵانە هاوردەیە واتە و نەخۆشانەی کە لە بڵین خەڵکی ئەسیوبیایە ئەفریقیا یان پاکستانە یان ئەو جێگانە لە وڵاتانە یەنە وڵاتانە بۆ ئیش بێ بۆ شتێک بێت لەوانەیە نەخۆشەکە بێن هاوردەی پێڵ لە عێراقا وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە لە 2009 حاڵەتی مەلاریای ناوخۆیی لە هەموو عێراقا بە کوردستانیشەوە نەماوە تەنها ساڵان چەند حاڵەتی کە هاوردە ئەکرێ ئەویش بێ زوو دەشنیشان کرێ لە بەروی نەوەک مێشولەکەما بێ و نەقلی کە لەو نەخۆشەوە کە لە وڵاتەوە هاتووە هاوردەیە بۆ نەخۆشێکی تر. بەڵێ کاکتۆر باست لەوە کرد هۆکاریش مەسلێکە کە لە ئەفریقا لەو 3 وڵاتەش کە جەناوت باکە زیاترە هۆکاری چییە لەو وڵاتانە زیاترە و لەم وڵاتانە کەمترە یان نەماوە هۆکارەکەی چییە؟ وەکو وەزارەتی ئەمڕۆکو بەرنامەکە سەر ئەوەیە کە ڕۆژی جیهانی بەرەنگواربوونەوەی مەلاریایە کە 25 چوارەکات ئەم ڕۆژە لە 2007 هەموو ساڵمانی چوارە World Health Assembly یعنیواتە کۆبوونەوەی تەندروستی جیهانی ئەکرێت لە ژنێڤ WHO ئەیکات هەموو وەزارەتی تەندروستەکانی جیهان بانکە لەگەڵ چەند وڵاتێک ئەوانەی کە بەخشدەرن فەندەری پێڵێنیان ئەو ڕێکخراوانەی کە وەکو باقی دووەلەوە پارە ئەیەن ئەو کۆبوونەوەی کرێ ڕۆژە 2007 ئەو ڕۆژە دانرا بۆ ساڵانە احتیفالی پێوە بکرێ و وەبیرهانەوەی خەڵک بکرێت لەو کۆبوونەوەی کە ئەکرێت ساڵانە باسی هەموو نەخۆشیەکان ئەکرێت بۆ نمونە مەلاریا چۆنین تاکسن کەیشتین و چی بکەین باشترە. ڕۆیای WHO ئەوەیە کە یەکسانی تەندروستی بۆ هەموو مرۆڤ دابین کرێت لە وڵاتانەی کە ژێرخانی ئابووریان یان مشکلەی سیاسیان تایە یان شەڕ و شڕۆتیە یان کەرەساتی ناچڕۆلی تایە تەبیعی تایە ئاوارەی تایە ئەوانە مەلاریا زۆر تایە بڵاو بێتەوە چونکە مەلاریا و کوتم نەخۆشیە کە بەهۆی مشەخۆرەوە 5 نوع هەیە ئەو مشەخۆر لە عالەمە پلازمۆدیۆم فەڵسیپارام کە لە هەموو زیاترە و لە هەمووی کوشندەترە تەئسیر لە مێشکەکە و ئەگەر ئەو فەڵسیپارامە ڕۆژی یەکەمە
دەستنیشان نەکرێەوە نەخۆشەکە بەرەو مەترسی بەرەو ژێیان دەستدا کە مێشولەکە پێێتەوە لە 10 ڕۆژی پێش تا ئاڕازەکان دەرەکەوێت فالسیپەرە نوع کوشندەکەیەتی نەوەی دووەم ڤایڤەکسە هەرە و دوان زیاترن نەوەی سێم پرازیدۆم مەلێری ئەوکەشە بەلازم ئۆڤالی نەوەی پێنجەمیان لە مرۆڤ ئەم چوارە بەس بۆ مرۆڤ تووشەکەن نەوەی پێنجەمیان مرۆڤش و مەیمونش تووشەکە پێڵێم پلازیۆ نۆلیزی دەخۆشیەکە تووشی تا بێت لەرزە بێت سەرێشەیە بێت ئەڵە وڵاتانی کە زۆری تایە بڵێن وەخت خۆی لە کوردستانە زۆر بوو لە سەی سایقۆوانە ئەوە نەخۆشەکە زوو تووشە بوو لەوانەیە تای هەبووایە نەلەرزی هەبووایە زۆر کەمەی بوو لەبەرەوە بواە پشکنی بکایە اینجا پێدەزانین لە ئەفریقیا بۆیە زۆرە یا وڵاتەیە کە نەخۆشەکەی تایە یەک مێشولەکە هەیە گە مێشولەکە نەبێت نەقڵ نابێت دوو ژێرخانی ئابووری و سەقافیان خراپە خەڵک نازانێ مەلایە چۆن نەقڵ بێت بزانێ نازانێت چۆن خۆی بپارێزێت دوو حکوومەت هەموو نەخۆشیەکان کە بڵاو ئەبنەوە بتە ڕێگایان لێ بگریت هەر ئیشی وەزارەتی تەندروستی نێوی ڕاستی بێ ئیشی هەموو حکوومەت و خەڵکە یعنی تۆ ئەگەر وەزارەتی زراعەیان شارەوانی زەلکاو بێڵێتەوە یان عیلم و معالەجە مێشولە نەکات وەزارەتی تەندروستی دنیا دەرمانش بێ ئیسپادەی نییە هەر هاوا خەڵک ئەگەر خەڵک ئاگادار نەکرێت چۆن لە نەخۆشی ئەیپارێزی لە مێشولەی پارێزی خۆشی منەرەیە پارێزی نازانێت چۆن بکە بەڵام بیزانێ ئەگەر پارەی نەبێت تۆ پێڵەی نابێت زۆر لەشێ بە دەرەوە بێت جلی درێژ دەبێت پارەی نەبێت جل بکڕ ناتوانێت یان تۆ ئەو جێگانەی بڵێت کە لەشێ بە دەرەوەیە ئەبێت دەرمانێکی لێ مێشولە پێوینەیە پارەی نەبێت ناتوان بکڕێت یان پێڵێت تۆ کولە بەکاربیێنە کولەیە کە دەرمانیش دیژمەلارە پێەیە تۆ کولەی بۆ دابین نەکەناتەوە بێت ئەمە ئیشی هەموو خەڵکە حکوومەتە هەر ئیشی وەزارەتی تەندروستی نییە وڵە وڵاتانە زۆرە کە ژێرخانی ئابووریان خراپە مەصرفیان ئەسەر تەندروستی کەمە یعنی بەعزە وڵات هەیە 15 داهاتیان بۆ تەندروستی بەکارێن بەڵام بەعزە وڵات هەیە لەوانەیە 1 2 3 4 5 هەبێت کەوا بێت ئەمە فەرقی هەیە هەروەها خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری تر ئاوەڕۆ وەکوتم زەلکاوشت هەبێت دژە مێشولە هەبێت پیسپۆخڵی کۆمەڵ هەبێت لەبەرەوە لە وڵاتانە زۆر زیاترە زۆر باشە مەلاریا لە چ تەمەنێک توش ئەبیت فەرقی هەیە لە مناڵ بە یاخود گەورە بێ و هۆکارەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیش چییە؟ بەڵێ مەلاریا وەکوتم زیاتر لەو وڵاتانە وڵاو بێتەوە کە ئەبرازەکانی هەیە مێشولەکە هەبێ جارێک کەوا بێ وڵاتانەی کە بتوانن معالەجێ و شتانە بکەن میانلارایەتیان نابێت دوو خەڵکی واعی بێت زیاد یەکسانی هەبێت ڕۆیای WHO بۆ مەلاریاش هەموو نەخۆشیەکانە یەکسانی تەندروستی کەوا بێت ئێستا 2022 بێ ئامارەکان 3.3 بلیۆن خەڵک لە عالەمە لەو جێگایانە ئەژی کە ڕسکی مەلاریایەتیایە یعنی نیوەی عالم کابێ نیوەکەی تری توش نابێت WHO ڕۆیای ئەوەیە Universal Health تەندروستی ئەگەر هەبێ بۆ هەموو خەڵک بێ مساوات لە تەندروستیە دوو فەرق لە بینی جەندەر نەبێت یعنی مەلاریا وەکوتمەون ئامارانەی کە هەیە زۆربەی حاڵەتەکان یان لە مناڵە بێت خوار 5 ساڵ یان لە ژنا بێت کە حامیلە بێت یان لەوانە بێت کە ئاوارەن مەناعەیان کەمە ڕاگوێزراون لە جگایتر کەوا بێت vulnerable group هەیە WHO وەکوتم ڕۆیاکەی تەندروستی بۆ هەمووانە مساوات لە تەندروستیە مساوات لە بینی جەندەرە فەقیریش یعنی مثلا بێت حکوومەت شدابین کات مەلاریا فەرق ناکە گە مێشولەکە هەبێت فەرق نابە لەکەوە ئەمە تووشە بێت توش نابێت تەنها مەسەن ئەوانەی کە مەناعەیان کەمە کەوتم یان حامیلەیە لەوانەیە هینەکەی تەئسیرەکەی زیاتر بێت ئەو لە ساڵانەوە زیاتر لەوانەی کە ئەمرن لە ئەفریقیاش یان ئەوەیە خوار 5 ساڵە یاوە مەناعەی کەمە یان ئەوەیە ژنەکەەوە بێت فەرق ئەوەیە گینا مێشولەکە فەرق ناکە لەوەی خەڵکە شێوازی گواستنەوەکەی چۆنە لە کەسێکە بۆ کەسێکە گواستێت یەکەم جار مێشولەکە خۆی 400 ئەنۆفلیسی پێڵێن مینەی و ئەو نەخۆشیە ئونتەل ئەنۆفلیس
توش دەکات 400 لەو ئەنفلوسە هەیە چلیان تووشی مەلاریا بن یعنی چل لە 400کە ئەگەر لەو وڵاتە هەبێت لەو چلنەوەیەکی لەو چلنەوە ئەگەر بابە نەخۆشیەکەوە یعنی نەخۆشی بگەستێت مەلاریا هەبێت خۆی تووشە بێ و نەقلیەکە پەرەسایتەکە بۆ نەخۆشێکی تر کەوابێ ئەبێت مەشولەکە هەبێت ئەنجا مرۆڤەکەش هەبێت کە وەسایلی وقایی وەرنەگرت بێ وەکوتم یان ئەوە جلی درێژ لێبەر بێت بە شەو لە دەرەوە نەخەوێت یاگەر خەوت کولای دژی مەلاریا بەکاربێنێت یان ئەگەر جێگایەکی بە دەرەوە بێت ڕپلەت بەکاربێنێت یان هوشیایی تەندروستی خەڵکەش وا بێ بزانێت چۆن مەلاریا نەقڵ بێت کەوابێ ئەو هۆکارانە بێنەیەڵیت. باش کاکتۆر ئەمە هۆکارەکانی و نیشانەکانی جەنابەت باست کرد کاتێک تەشخیص دەکرێت ئایا پێش ئەوە ئەگەر کە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان و عێراق بۆ کەسە سواز بخوا ئاماژەت پێکرد هینە و خۆ نەماوە گە هەر بە دەرەکیە ئایا پێکوتە هەیە بۆ ئەم بابەتە یان عیلاج و دەرمانی تایبەتی بۆ کەسێک کە تووشی مەلاریا بێ؟ یەک جاران کە مەلاریا هەبوو من لە سلێمانیە ئەوەی ڕاستی ئاگادارم لە عێراقش ئاگادارم لە هەبوو لە سلێمانیە زۆربەی لە بجە دەشتی بتوێن دەشت شارەزور هەبوو سەیسایق زۆری تیابوو چوارقونە زۆری تیابوو ئەو جێگایانن نەوعی ڤایڤەکسی شەبوو نەوعی دووەمی بوو کەوتم ئەوە کوشندە نیە بەڵام ئەگەر زوو نەخۆش توش بێت و یان مناعی کەم بێتەوە بەهۆی کەم خوێنی و لەوانەیە گیانی دەستدات هەرچەنە کەمیش بێت لەو جێگایانەی کە نیشتەجێ متەوەطنە خۆی ئەعرازی نەخۆشیەکە سەرێشە و لەرز و تایە زیاتر کە دکتۆرەکە کە سەیرەکە ئەوەیە ئەبێ فەحسی بۆ بکات بەڵام ئەگەر لە جێگایەک نەخۆشەکە نیشتەجێ بوو لەوانەیە ئەوە زوو گرتی بێتی ئەو نەخۆشیە لە زووتاشی نەبێت یەت بەس بێهێزە کەوا بێت العێراق وەختی خۆی وەزارەتی سەحەتی دێنابوو لە هەموو مەرکەز سەحیەکە لەو جێگایە متەوەطنە مولەقەحێکی دانا پێوت مولەقەح مەلاریا هۆی تەلقیح نییە بەڵام چونکە بە دەرزی خوێنی لە پەنجەی وەرەگرت پێیانەوت مولەقەحی مەلاریا تەنیشت پاس ئەوەی کە پاسیە بەڕێی دانیشت لە سادەی نەخۆشەکان ئەوانەی کە لەرزوتیان هەبوو یان کەم خوێن بوون یان بێهێز بوون لیان وەرەگرت بەو شێوەیە بەتاگەری پێڵێن سێرڤێلەنسە ئەوە دەستنیشانەکرا نەخۆشیەکە یان ڕاستە خۆ وەکتم دکتۆرەکەت شکی بووە نەخۆشیایە ئەینار بۆ فەحس یان ڕۆی ئەو سکرینێکەوە کە نەخۆشیەکە تەشخیص کرا جاران دەرمان هەبوو دەرمانی تایبەت هەبوو بۆ مەلاریا ئێستاش هەیە ئەو دەرمانە بدایە بە نەخۆشەکە چاکە بووە بەڵام ئەگەر باشینەی خواردای لەوانە پراسەرەکە قاوەی بە دەرمانەکە بگرێت ئەوش کێشەیەکی تر بوو لەو جێگایانش ئەوە عیلاجی نەخۆشیەکە و دەستنیشان کردی بەڵام بێت چی بکرێت لەو جێگایە مێشولەکە نەیەڵیت ڕەش ئەکرا جارانە هەموو تا بیستان کەرە مەلاریا هەبوو ڕەشی ماڵەکانەکرا ڕەشی و جێگانەکرا کە زەلکاوشتوای لێیە لەبەرەوەی کە مێشولەکە نەیەڵی بەنسبەی پێکوتەوە یان لوقاح یەکی زۆر لەسەر کرا بەڵام پێکوتەوە لوقاح زیاتر لەسەر ڤایرۆسەکان هەیە و زیاتر بەکتریاکانیش بەڵام لەسەر پاراسایت زۆر کەمە یعنی مشەخۆر چکە مشەخۆر تۆزێک گەورەترە لە ڤایرۆس لەمون بچووکترە دوای بەکتریا دوای مشەخۆرێت طفەیلیە لوقاح دژێوانە کەمە زۆر ئیشی بۆ کراوە خۆشبەختانە لوقاح دۆزرایەوە 2021 لە هەموو عالەمە لەو جێگایانە کە نیشتەجێ نەخۆشی مەلاریا بەکار هات و تەسیری باش بوو یعنی نەخۆشیەکە مەهاکی نەخۆشیی کەم کردەوە 2023 نوعێکتریشیان تەطور پێیە لە هەر لەو ڤاکسینە ئێستا ئەوش بەکارێت ئەوش ڕێژەی نەخۆشی کەمە کاتەوە بەڵام بەتەنیا کافی نییە هەموو شتەکان پێویستە بکرێت کاکتۆر کاوابێ من لە نەوەتەکان بێ سارەیەکە گەڕا غاز و دووکەڵێکی سپی بڵاو کردو لە گەڕەکەکان لە چواردەوری شار لە گوندەکان ئەو بۆ قڕکردنی ئەو مێشولێ بوو خۆی قڕکردنی مێشولەکە چەندەهاشتی هەیە یەک زەرکاوانەکان نەیەڵی ئەگەر هەر ئاوی وەستاو هەبێت دەور و پشتی ڕشکی نەیەڵی ئەو جێگایانەی بریدینگ سایت جێگایە کە مێشولی لێ گەورە بیۆگەشایەکان نەیەڵی دوو ماڵی ئەو خەڵکانە کە نزیکە لەو جێگایانە ئەبێت ناو ماڵەکەیان ڕەشی کە بە دەرمانێک چەند جارێک گۆڕاوە جاران دیتیان پێوت ئایکۆنیان زۆر گۆڕا بەڵام زوو مێشولەکەش مقاومە بەرامبەر دەرمانەکە پێیاکات جگەلەوەی کە مشەخۆرەکە خۆشی دەرمانی دژمەخۆر مقاومە پێیاکات کابێت ڕەشکردن هەبوو جاران لە ماڵەکانە ڕشکردن زەرکاوەکانە لە شارەکانە دووکەڵی مێشەکە هەبوو ئەوە دووکەڵە دەرمانێکی تێکرا مێشولەکەی
ناهێشت یان کەمێک کردەوە ڕۆژەکەی لەو جێگایانە. دواتر چەند جارم ئاگادارم لەنەوەکانیشە WHO کولەی تایبەتی هێنا ئەو کولەی دەرمانی مێشولی پێوەیە ئەیا بە فەلاحەکان بەڵام ئایا تا چەند بەکاریەن بەکاری نایانن ئایا ڕێنمایی باش هەیە بۆ خەڵک یان دەرمانی هێنا کە جێگایان بە دەرەوەیە مێشولەکە بە ئینسانەکەەوە نەیە. بەڵام ئەرکی خۆپاراستن لە نەخۆشیە گواستراوەکان مەلاریاش هەر ئەرکی وەزارەتی تەندروستی نیە، ئەرکی هەموو حکوومەتەوەی ڕاستی بێت. ئەگەر من نمونەیەک بینینەوە یەکێک لەوانەیە کە ئەڵێن کۆمیونیتی ئینگیجمنت یعنی بەشداربووی کۆمەڵ لە خۆپاراستن یان لە نەهێشتنی نەخۆشی. مثالێک بینەوە لە قەزایەکە قایمەقام زۆر دەوری هەیە یەک پارە دابینکە ئەگەر بزەلکاوشتوای هەیە نەیهێڵێ پارە دابینکە کە لەوانە سەحە پێویستی بە سیارە بێت سیارەی کافی نەبێت. حکوومەت دەوری هەیە وەزارەتی تەندروستی مەسەڵەن خەستخانەی شیرەکە لێرە خەڵک باسیەکە جاران تیمی ئەنارد بۆ خەڵاتچۆکردنی مەلاریا یان مێشولەکان لەو جێگایانە کرێکاری ئەگرت ئایا پارەی هەیە کرێکار بگریان پارەی نییە یاجار سیارەی نەبوو سیارەکان دابین کابینێت یان دەرمای نەبوو. ئەرکی خەڵک بڵێن کۆمەڵی سيرفيس سوسايتي كومالي مدني يعني مامۆستایانی ئاینی مامۆستایانی تر کاناڵەکانی میدیا سەرمایه‌دارەکان من لە جێ قەزایەک سەرمایه‌داری لێ دەوری هەیە چۆن بەرەنگاربووی نەخۆشی بین پارە دابین کە هاوکاریمان بکات یان وەکو تقڕەکانی میدیا یان خەڵک خۆی بەشدار بێت یعنی مەلاریا تووشی بە جێگایانەوە کە جوتیاریەکەن ئەبێ خەڵک جوتیارەکان فێرکەی چۆن تووشە بێت ئەگەر لە ژنێک دانی بەرەنگارەوە بۆ نەخۆشیەک ئەبێ ئەو توێژەش دانی کە ڕسکە یان نەخۆشیەکە لەوانە تووشی بێت ئەوش لە پلانەکانە بەشدار بێت ئەو ساحبی قەزیەکە بێت ئەبێ هەموو خەڵک ساحبی قەزیەکە بێت نەکە وەزارەتی تەندروستی. گرفت و لێکەوتەکانی نەخۆشی مەلاریا چییە؟ گرفت و لێکەوتەکانی نەخۆشی مەلاریا دوای ئەوەی کە نەخۆشەکە تووشەکە بێت. گرفتەکان وەکوتم دابینکردنی چاکردنی ژێرخانی ئابووریە ژێرخانی خزمەتگوزاری دابینکردنی پارەیە یعنی 2015 بۆ 2030 WHO ئەو لایەنەی لەگەڵی کارەکەن وایان دانا مەلاریا لە 106 وڵات بڵاو بووە ئەو ڕقەمە کە وتم 3.3 بلیۆن خەڵک لەجێ ڕسکایە 106 وڵات مەلاریا بڵاو بووە وایان دانا تا لەبین 2015 بۆ 2030 35 وڵاتی تکەش کەم بێتەوە کە نەخۆشی تیانە بێت بەو شێوە ساڵانەوەی کە کێسەکان کەم بێتەوە بەڵام کە بە 2022 حاڵەتەکانە چوونەوە نەیانتوانیوە ئەو هەدەفەیان پێکن لەو 6 ساڵە کە دایان نابوو کەوابێ گرفتەکان ئەوەیە بێت بۆیە WHO ئەم ساڵ ئەوەی داناوە دروشمەکەی بۆ 2024 لە 25 مانگە کە accelerating the methods against the fight against malaria يعني تعجيل كردني وبرپێدانی بەرەنگاربوونەی مەلاریا چۆن تعجیلی پێ بکەین ئەوە پارەی ئەوێ ئەوە ژێرخانی ئابووری چاکە ئەبێت ستافی پێ دابینکەیت هەموو وارەکان ئەگرێتەوە. ڕاستە زۆر باشم پرسیارێکم هەیە مناڵان پێکوتەی هەیە بێگومان هەموو مناڵێک پێکوتەی کتابەتی هەیە بە خۆی کە لە تەمەنی منداڵیدا پێکوتانە لێ دەدرێت ئایا لە بۆ نەخۆشی مەلاریاش پێکوتە هەیە کە لە تەمەنی مناڵیەوە بەکاربێنێت بۆنە بۆ مەشەخۆر تۆفەیلی پەراسایت پێکوتە کەمە لەو نەخۆشیەکە بەڵام زیاتر بۆ بەکتریا و ڤایرۆسەکان هەیە بۆ بەکتریا و ڤایرۆسەکان زیاترە بەڵام خۆشبەختانە بۆ مەلاریا ئەوە ئیشیان لەسەر کرد توانیان پێکوتەیەک دروستکەن منعی ناکە ساسە بەڵام سا 21 بەکارهێنا لە وڵاتانی کە لە ڕسکان ئەکەوتم مەلاریایان تایە دەرکەوت کە تانویانە مەهاکەکەی کەمکەنەوە ڕێژەی مردن و ڕۆژەی توشبوو لە وڵاتانە کەمکەنەوە 2023 جارێککردنەوە ئەکتریان ئەوروپیا بەڵام هەر ئیشی لەسەرەکە بەڵام تا ئێستا نەگەیشتووە ئەوەی کە بتوانن وەکو لقاحەکانی تر بۆ هەموو خەڵکی بکەین بۆ هەموو مناڵێکی بکەن. زۆر بەڕێز دکتۆر نەجمەدین حەسەن پسپۆڕی تەندروستی و کۆمەڵ سپاس بۆی کە لەم تەوەری لەگەڵ نام بوو. سپاس بۆ ئێوەش.